مۆڤەیەکێک لە چالاکیە هەرە دیارەکانی ئەمڕۆنی و شاری سلێمانی کە چالاکێک بوو تایبەت بوو هەم بە موزیک و گۆرانی و هەم بە شانۆ و دیارە لە هۆڵی چێوار لە نێو تەلاری کودەر لە شاری سلێمانی لەژێر دروشمی شانۆ ژیان و مۆسیقاش خۆراکی ڕۆحە کە چەندین چالاکی لەو دوو بوارەی نێو هونەراتیایە بەڕێوەچوو دیارە گرنگیزان بەرد و بوارەکە لایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە و کارکردن بۆ بەرەو پێشبردننی ئەم بابەتە بۆ ئایندا هەم بۆ موزیسیانان و بۆ گۆرانی بێژان و بۆ هونەرمەنجان بەتایبەت و هەروە بۆ شانۆکارانیش بۆ کارکردنی ئایندیان ئەم جۆرە کارانە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی. بەناونیشانی شانۆ ژیانە و مۆسیقاش خۆراکی ڕۆحە چالاکێکی هونەری سازەکرێت. ئەمڕۆ لە هۆڵی چێوار لە تەلاری هونەر چالاکێکی تایبەت بە شانۆ موزیک بەڕێوەچوو لە میانی بەڕێوەچوونی مەراسیمی ساڵانەی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی نوێی ناحکومی چەند چالاکێکی هونەری بەڕێوەچوو. چالاکیەکە بەناونیشانی شانۆ ژیان و مۆسیقاش خۆراکی ڕۆحە بەڕێوەچوو کە تێیدا زیاتر ئاماژەدان بوو لە ڕۆڵ و گرنگی شانۆ موزیک. ڕۆمان کردوتە خەیاڵ زۆر کەوتونەتە دوای مۆدێل هەندێک شتمان فەرامۆش کردووە لە دنیای مرۆڤایەتیمانە بەکارهێنانیەوە ساویلکەی خەڵک لە ئێستا خەڵک زۆر بوونەتە ئەوەی کە زۆر بە ساویلکانە کارەکەنەوە وازمان لە عەقڵ هێناوە بەکارهێنانی مێشکمان کەم کردوێتەوە تەنها کەوتونەتە دوای واجیهە و ئەوەی کە ڕوئەیە مۆدێلات ئەوەی خەڵکەکە چی ئەکەن ئێمەش بەدوایەوە تاک هەڵناسێ ئایا خۆم کێم خۆم چیم هەر کەوتونەتە دوای ئەوەی کێ چی وت شتەکە چی ڕوویە و یعنی ئێمە تەلەڤیزیۆنەکان چی ئەڵێن یعنی کەناڵەکان باسی چی ئەکەن ئەمە کەوتونەتە دوای ئەم شتانە بۆی ئێمە ئەمانەوەی بێنە خەڵک نابێ بەم دەرەجەیە ساویلکە بێ ئەبێ خەڵک ببێتە ئەوەی کە ئایا عەقڵ بەکاربێنێ. وەکو نەریتێک پەیمانگای هونەرە جوانەکان کۆتایی هەموو ساڵێک کۆنسەرتی کردووە فیستیڤاڵی کردووە ڕاستە ئێستا کۆتایی ساڵ نییە دوو سێ مانگێکی ماوە بەڵام من بڕیارمان ناچالاشەکە لە ئێستا بکەین و لە کۆتایی ساڵیشە هەمان شت بکەین و بێشک پیشانانی توانایی تەلەبێ ژەنیارەکانمان گۆرانی بێژەکانمان بۆی ئەوەی کەی خوێنن ئەوان وەکو پراکتیکێکی ڕاستەوخۆ لەگەڵ بینەرە لەسەر ستەیج پێشەشی خەڵکی بکەن کە بەرهەمەکەی بیننەوە پێیان خۆشە تەجروبە وەرەگرن ڕەنگ بێ گرنگترین مەبەست ئەوە بێت. بەڵێ ئیشەکانمان بۆ نمونە سێ ئیشمان هەیە عود بە تەنیا تاکژن ئاسفەگات دوو ئیشمانەیە گیتارە سێ چوار ئیشمانەیە گروپی ئامێری ڕۆژهەڵاتین سێ ئیشی کۆتاییمانەیە کە گۆرانیە و لەگەڵ ئۆرکێستی گەورایە ئیشەکان گۆرانی فۆلکلۆر و دانراوی کوردین مۆسیقای تازەمان بۆ کردوتەوانێ و بەرجێکمان کردووە بە بەریا کە هەوڵ بین جێدەستمان دیار بێ وەکو پەیمانگا.